هاوار و نعرەتی بە کۆمەڵی هاندەرانی یانەیەکی تۆپی پێی باکووری کوردستانە کە 53 ساڵە شەڕی ناسنامە و کوربوونی خۆیانەکەن. ئەگەرچی شێبڕکەی وەرزشی پێویستە لە ململانەی سیاسی دوور بێت و تەنها بۆنەیەک بێت بۆ خۆشی و چێژبینین، بەڵام بەداخەوە بۆ نەتەوەیەکی بەشخراوی وەک کورد تەنانەت لە پێشبڕشەی وەرزشیشدا ئەم سیاسەتی ئەسمیلاسیۆنە هەرزاڵە. ئامە سپۆر کۆڵەکەی بەهێزی کوردایەتی ئەگەرچی بە تەنها یانەیەکی وەرشێ لە باکووری کوردستان، بەڵام سیاسەتی چەوتی نکوڵیکردن کردوێتی بە کۆڵەکەیکی گەورەی خەباتی گەلەکەمان. ئامەد سپۆر یانەیەکی تۆپی پێیە لە ساڵی 1972 لە شاری ئامەدی باکووری کوردستان دامەزراوە، تاکەیانەیە کە داکۆشی لە ناسنامەی کوربوونی خۆیەکە و تەسنیم بە سیاسەتی ڕەگەرپەرستانە نەبووە. باجی ئەم کوربوونە بێبەشبوون بووە لە هەموو ئەو هاوکاریانەی فیفا و فیدراسیۆنی وەرشی تورکیا، تەنها پشتیان بە هاوکاری و پشتیوانی کوردانی باکوور بەستووە کە زۆر کات ڕێگە نادرێت کوردانی دانیشتوانی ئەوروپاش یارمەتیان بۆ بنێرن و گەلەجاریش دەست بە سەرپارەکانیاندا ئەگرن و تۆمەتی تیرۆریان دەخەنە پاڵ. کارەساتەکە ئەوەیە کە یاریەکانیان بکەوێتە شارێکی دەرەوەی باکووری کوردستان، ئیتر مەیدانی یاری ئەبێتە گۆڕەپانی جەنگ و ئەوەی دەستیان بگاتێ بەسەر یاریزانانی ئامەسپۆرە ئەیبارێنن. کارگەشتە ئەوەی کە لە ساڵی 2016 دوای ئەوەی بەرامبەر یانی فەنەربەخچە یاریان کردووە، کاپتنی ئامەسپۆر شێخ موس ئۆزەر بۆتە هۆی ڕزگاربوونی تیپەکان لە دۆڕان. چەند ڕۆژە دواتر تەرمەکەی شێخ موس لە دەرەوەی شار دۆزرایەوە. شێخ موس یەکێک بوو لە یاریزانە بەتواناکان و لە 507 یاریدا 157 گۆڵی بۆ ئامەسپۆر تۆمار کردووە. زۆر لایەنە ئەوروپیەکان بۆندیان بۆ ناردووە، بەڵام لەبەر خۆشەویستی بۆ یانەکەی هیچ کەم لەو داواکاریانەی پەسەند نەکردووە. ناوبەناو گەورە بەرپرسانی وڵاتەکەش تۆمەتی ئەجگار قورسی سیاسی دەخەنە پاڵ ئەمیانێ و بە تێوەگلان لە تیرۆر تۆمەتباریەکەن. مامۆستا برای مەحمەد لە مێژ لەو باوەڕدا بووە کە تەنانەت تیپێکی وەرزشیش بە ئاڵای کوردستانەوە ئەتوانێت لە ئاسی نێودەوڵەتیە نوێنەرایەتی کورد بکات و ببێتە هۆکارێکی گەورە بۆ ناساندنی دۆزی کورد. ئەکرێ بڵین ئامەسپۆریش لە هەوڵی جێبەجێکردنی ئەم ئەرکە پیرۆزەدایە. هر کرد بوینو هر کرد أبين